والله مسألة برشي هدية الفاتحة. شوي آخر زيبي زينب سنوورەکەمان بڕیارماندا ڕێگە نەدەین ئەم ساڵ و ئەمڕۆ مەراسیمی یادکردنەوەی شانزەی چوار وەکو ساڵانی ڕابردوو بەڕێوە بچێ و ڕازی نابین هیچ بەرپرسێکی حیزبی و حکومی بێتە سەر مەزار و گڵکۆی شەهیدە سەربەرزەکانمان. ئەم یادکردنەوە لە ساڵانی ڕابردوو بووە هۆکارێک بۆ خۆنمایشکردن و خۆ دەوڵەمەندکردنی هەندێک کەس کە سوکاری شەهیدانیش پشتگوێ خرابوو. ساڵانی ڕابردوو لە یادکردنەوەی شەهیدەکانماندا ئەنفالەکانماندا چەندەها بەڵێنی بێکردار و بێبنەما بە ئێمەی ناوچەکە دراوە و هیچ ئەنجامێکی نەبووە. سێ لە یادی 36 ساڵەی چیمیابارانکردنماندا چاوەڕێ بووین کە حکوومەتی هەرێم و وەزارەتی شەهیدان و لایەنە پەیوەندیدارەکان هەڵسن بە چارەسەرکردنی بەرکەوتوەکانمان لە ناوەوە و دەرەوەی وڵات ئاوڕی زیاتریان لێ بدرێتەوە کە تا ئێستا بەم ئازارە کوشندەوە دەناڵێنن. بەڵام بەداخەوە لایەنی پەیوەندیدار و وەزارەتی شەهیدان زۆر بێباکانە لە زیاتی چارەسەر لەم مانگە پیرۆزە و لەم بەرە جەژنەدا لە سەروبەندی یادکردنەوەی شانزەی چوار هەڵسان بە بڕینی مینحەی بەرکەوتوانی چیمیابارانی مەنتیقەکەمان و خۆشناوەتی و هەموو کوردستان بە ناوی چاکسازی و دووموچەیی. بەڕاستی نازانم من چی بڵێم لە ساڵیادی تاوانی کیمیابارانی بالیسان. ئێمە هاتینە خزمەت ئێوە بۆ ئەوەی لە نزیکەوە هەردوو لامان هاوکار و هەماهەنگ بین بۆ ئەوەی ئەو پرۆژە یاسایی کە بە ناوی چاکسازیەوە دەستی بردووە بۆ بڕینی منحەی بەرکەوتوانی کیمیاباران کە بەداخەوە ئێستا بۆ بە یاسا